ئەمڕۆ لە شارە زۆر بەشدارمان کرد لە کۆبوونەوەیەک کە دایکانی خاوەنهەتی و لێرە ئامادە بوون کە لە ڕێگەی ئەو خێر و خێراتەی کە دەسێمەکەوێ یا لە ڕێگەی ئەو سەرمایانەی کەوا پەرلەمانتار و وەزیرەکانمان ئەگەڕنەوە بۆ کۆمەڵی دادگەری توانیمانە جزێک لە مەعاناتی ئەو خوشکە بەڕێزانە لە ئەستۆ بگرین بەوەی مانگانە بڕێک پارەیان بۆ تەرخانەکرێ لە کاتێکدا بە ملیارەها دۆلار لە دزینی نەوت لە خاڵە گومردیەکان لە کاسپی قاچاق بە هەدەر ئەدرێ بەملاولا ئەبرێ دەبرێتە دەرەوەی وڵات ئەدرێ بە خەڵکی ناشایستە بەڵام دایکانی خاوەنهەتی و لە ناڕەحەتترین گوزەرانە بن لە زۆربیان کرێکی بن عیلاجیان دەست نەکەوێ بۆیە کۆمەڵی دادگەری بەشێک لەم ئەرکەی خۆی خستوۆتە ئەستۆ بەوەی کە عیلاجی نەخۆشەکانیانەکا لە خستخانەی بەخشینە مناڵەکانیان پەروەردەکە لە دەستگای نووری حیکمە و موچەیەکی مانگانەی بۆ بڕینەوە سەرپەرشتی قوتابیەکانیانەکە پێداویستی خوێندنگای بۆ دابین کردوون ئەمە بەشێکە لەو کارانەی کە کۆمەڵی دادگەری پێی هەڵەسێ